فاستنگ ئینتەرنێتی پارێزرا و دڵنیایی بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ تەنها بە 20,000 دینار. لەگەڵ پاکێجی کیتس لە فاستنگ ئینتەرنێتێک بۆ منداڵەکەت دابین دەکەیت کە هەموو ماڵپەڕە نەشیا و خراپەکان سانسۆر کراوە. لەمە دووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستنگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری لە پاکێجی کیتس لە فاستنگ بکەن لە ئەپلیکیشنی فاستپەی. سڵاوتان لێبێت خۆشەویستان. بۆشەی ئاسمان شوێنێکی زۆر سەیرە. زۆربەی خەڵک وا تێگەیشتون کە هەسارەکان زۆربەیان وەکو یەکن کە تۆپێکن پێکاتون لە بەرد و گازەکان، بەڵام هەسارەکان زۆر جیاوازترن لە یەکدی. لێرەدا باسی 10 هەسارەی سەیرتان بۆ ئەکەین کە لەوانەیە پێشتر نەتان بیست بێت، بۆیە با پێکەوە دەست پێ بکەین. هەسارەیەکێ ناوی G4-O7B کە 100 ساڵی ڕووناکی دوورە لە زەویەوە. هێڵێکی کەوانەی بە دەوری ئەم هەسارەیەوە هەیە کە 100 هێندەی هەسارەی زوحەلە. توێژەران هەتا ئێستا بۆیان دەرنەکەوتووە کە چۆن ئەو هێڵە بازنەیانەی هەیە کە سەر ڕای بچووکی قەبارەی خودی هەسارەکە ئەو هەموو هێڵە گەورەی بە دەوری خۆیدا هەیە کە هێڵەکانی دەوری هێندە گەورن کە ئەگەر لە جێگەی هەسارەی زوحەل بوایە ئەوە لە ئاسماندا بەم جۆرە دەمان بینی کە زۆر لە مانگ گەورەترە. هەساری کرۆت-7B ئەم هەسارەیە بە دەوری ئەستێرەیەک دەخولێتەوە لە دووری 250,000 ساڵی ڕووناکی و زۆر جیاوازی نییە لەگەڵ هەسارەی زەوی. باز ئەوەیە ئەم هەسارەیە شێوەی دۆزەخی هەیە. سەدان تەن بەرد و بورکانی بەردەوامی هەیە. پلەی گەرمی زۆر ترسێنەرە چونکە لە سەروی 2000 پلەی سیلیزیە. ئەو مانگی کە لەگەڵیەتی بەشەکەی تری زۆر ساردە چونکە 250 پلەی ژێر سفرە کە بەوە ناکە هێزی گەرمی هەرگیز بۆی بچێت. و ئەم هەسارەیە هەمان ناوی ئەو تەلیسکۆپی لێنێراوە کە لە ڕێگەیەوە هەسارەکەیان دۆزیوەتەوە. هەسارەی ترێز-2B لە دووری 750 ساڵی ڕووناکی لە کۆمەڵەی خۆر ئەم هەسارەیە هەیە کە بە جوانترین هەسارە دادەنرێت کە هەتا ئێستاش بە هەسارەیەکی تەموو مژاوی و نامۆ ناسراوە. زۆر بە کەمی ڕووناکی ئەداتەوە کە دەگاتە ڕێژەی 101. واتە گەر غەڵۆزێک بهێنی ڕێژەی دانەوەی ڕووناکی چەند کەم بێت ئەوە ئەم هەسارەیەش بۆ ڕێژەی غەڵوز دانەوەی ڕووناکی هەیە و هەروەها ڕەنگێکی سووری هەیە کە شێوەیەکی ترسناکی پێبەخشیوە. هەسارەی 55 کانکری E بەواتەی ئەڵماسی بۆشایی ئاسمان دێت. لە سەرەتادا ئەم هەسارەیە لە کاربۆن دروست بوو بەهۆی ئەو سەرما و پلەی گەرمی کە کاری لێ دەکا گۆڕانکاری بەسەردا هاتوو بووە ئەڵماس کە هەموو هەسارەکە لە ئەڵماس پێک هاتووە کە بەشێک لە شارەزایان خەمڵاندویانە کە نرخەکەی بگاتە 27.9 میلیۆن دۆلار. ئێستا لەوانەیە بپرسی 9 میلیۆن واتە چەند؟ 9 میلیۆن بریتیە لە ژمارەیەک کە 30 دانە سفری لە دواوەیە، بەڵام بەداخەوە بە ئاسانی ناتوانانی بگەی بەم هەسارەیە چونکە 400 ساڵی ڕووناکی دوورە لە زەویەوە. هەسارەی گڵیز 436B بەم دواییانە ئەم هەسارەیە دۆزرایەوە. ئەم هەسارەیە هەمووی بەفرە، بەڵام سیر لەوەدایە کە ئەم هەسارەیە نزیکە لە هەسارەیەکی ترەوە کە هەمووی ئاگرە و بە 439 پلەی سیلیزی دەخەمڵێنرێت. لەوانەیە ئێستا بپرسیت گەر ئەو هەسارەیە هەمووی لە بەفر پێک هاتووە چۆن بەفرەکە ناتاوێتەوە لە کاتێکدا کە لەو هەسارە ئاگرینەوە نزیکە؟ وەڵامەکەی بەم جۆرەیە. ئەو هەسارە بەفرینە هێزی کێشکردنی زۆر بەهێزە. توێژەران بۆیان دەرکەوتووە کە هێزی کێشکردن هۆکاری مانەوەی ئەم هەسارەیەیە چونکە سەرڕای ئەو ئاگری کە هەمیشە لەسەر ڕووی هەسارەکە هەیە، هێزی کێشکردنی توندی ناوەندی هەسارەکە هێندە بەهێزە کە ئەو بەفری ڕووی هەسارەکەی داپۆشیوە ئەگەر ببێت بە هەڵمیش ناتوانێت لە هەسارەکە دەربچێت چونکە هێزی کێشکردن ڕای دەکێشێت. هەر بۆیە هەسارەکە بەردەوام پارچە بەفرێکی سوتاوی پێ باشترە. هەسارەی گیجی 121-4B خاوەنی نازناوی هەسارەی ئاوە و وەک هەسارەیەکی تەواو ئاوی پۆڵین کراوە چونکە هیچ زەویەکی تەواوی لەسەر نییە و هەموو هەسارەکە لە ئاو پێک هاتووە و ئەو ئاوەی کە لەسەر هەسارەکەیە هێندە قوڵە کە دەگاتە ناوەندی هەسارەکە
و هەر کەسێک کە لەسەر ڕووی هەسارەکە بێت تەنها ئاو دەبینێت لە هەموو ئاراستەکاندا و ئەمە ژوای لێ دەکات بە شێوەیەکی شایستە نازناوی هەساری ئاو بەدەست بهێنێت. هەساری HD 1970 B دەبێت سوپاسی خودای گەورە بکەیت کە لەسەر ئەم هەسارەیە ناژیت. ئەم هەسارەیە بەردەوام پارسە شوشە دەبارێنێت بە درێژایی کات لە هەموو ڕۆژێکدا و پارسە شوشە دەبارێت بەسەر ڕووی هەموو هەسارەکەدا. بەرگە هەوای ئەم هەسارەیە بە تەواوی پڕە لە تەنۆلکەی سیلیکۆن و هەر ئەوە ژوای لێ کردووە کە ئەم ڕەنگە شینە جوانەی هەبێت، بەڵام بەهۆی زۆری پلەی گەرمیەوە ئەم تەنۆلکە سیلیکۆنانە پاڵدەنرێن و دەگۆڕدرێن بۆ پارسە شوشە و هەر بەز نییە کە هەسارەکە بەردەوام پارسە شوشە دەبارێنێت. لەگەڵیشیدا بایەکی زۆر بەهێزەیە کە شوشەکان زۆر بە تیژی لەگەڵ خۆیاندا دەهێنن. هەساری واسب 12 ئەگەر وای دابنی کە ژیان قورسە لەو هەسارەی کە پێشووتر باسمان کرد، ئەوە دیارە تۆ ئەم هەسارەی ترت نەبینیوە. ئەم هەسارە هەژارە بەهۆی ئەو ئەستێرەی کە بە دەوریدا دەسوڕێتەوە ژیان لەناو دەبات و ئەم هەسارەیە ئەوەندە لە ئەستێرەکەیەوە نزیکە کە ڕووەکەی بە گەرمی داپۆشراوە و بارستە یەک بە یەک خەریکە دەڕوخێت کاتێک بە دەوری ئەستێرەکەدا دەسوڕێتەوە. قەبارەی هەسارەکە لە قەبارەی هەساری موشتری نزیکە، بەڵام لەوە گەورەتر دەردەکەوێت چونکە ئەو پلەیەکە خانەکانی هەیەی وەکو باڵۆنێک هەڵدە ئاوسێن و ئەم هەسارەیە لە هەر سرکەیەکدا نزیکەی 6 ملیارد تۆن بارستەی خۆی لە دەست دەدات. دەڕاستیدا ئەم هەسارەیە زۆر بە خێرایی بارستەی خۆی لە دەست دەدات تا ئەو ڕادەیە کە لە شێوەی گۆی نەماوە و شێوەی هاوشێوەی هێلکەیەکە. هەسارەی گلیس 581 C هەسارەیەکی زۆر تایبەتە. هۆکاری زیادکردنەوەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لەلایەن کۆمەڵگەی زانستیەوە دەنگی پێدراوە وەک یەکێک لەو سێ هەسارەیە دۆزراوەتەوە کە دەتوانێت ژیانیان هەبێت. لەگەڵ ئەوەشدا زۆر جیاوازە لە زەوی. ئەو ئەستێرەی کە بە دەوریدا دەسوڕێتەوە پۆڵێن دەکرێت بە قەزەمێکی سوور، هەروەها زۆرێکە لە ئەستێرەیەکی تا ڕادەیەک بچووک و تا ڕادەیەکیش سارد. ئەمە ژمانەی ئەوەیە ئەگەر لەسەر ئەم هەسارەیە بیت و سەیری ئاسمان بکەیت ئەوە تۆ بۆ دەردەکەوێت کە هەمیشە ڕەنگی سوورە. هەروەها هەسارەکە وەک مانگەکەی ئێمە وایە، بەڵام ئەم دوو هەسارەیە ناسوڕێنەوە بە دەوری یەکتردا کە ئەمە ژوا دەکات هەسارەکە ببێت بە دوو بەشەوە کە بەشێکیان هەمیشە ڕووی لە ئەستێرە سوورەکەیە و لایەکی تریشی هیچ زۆرە بەرکەوتنێکی لەگەڵ ئەستێرە سوورەکە نەبێت و ئەو ڕوخساری کە هەمیشە سەیری ئەستێرەکە دەکات پلەی گەرمێکی ئەوەندە بەرزە ئەگەر لەوێ بۆسی واد لێ دەکات بتوێتەوە و دیوەکەی تریشی پلەی گەرمێکی هێندە نزمە کە ئەگەر لەوانە بیت پاش سنخولێکێک دەبیت بە بەفر و لەوانەیە جێگەی سەرسوڕمان بێت لە لات کە چۆن هەسارەیەک بارودۆخی هێندە سەخت بێت پۆڵین کراوە بەوەی کە ژیانی تێدا هەبێت. ئەمەش هۆکارێکی هەیە چونکە هێڵێکی تەسک هەیە بە درێژایی هەسارەکە کە ناوچە ساردەکە لە ناوچە گەرمەکە زیاد دەکاتەوە. هەروەها پلەی گەرمی لەم هێڵەدا گونجاوە بۆ ژیان و لە ساڵی 2008 ناسا پەیامێکی لە ڕێگەی مانگی دەستگرتەوە ئاراستی ئەم هەسارەیە کرد کە پێشبینی دەکرێت لە ساڵی 2029 بگاتە دەستمان. هەساری کیپلەر 438 B بە دووری 470 ساڵی ڕووناکی لە هەساری زەویەوە هەسارەیەک بە تەلیسکۆبی کەپلەر دۆزرایەوە و هەسارەکە زۆر سەیرە چونکە تا ئەمڕۆ نزیکترین هەسارەیە لە لێکچوون لەگەڵ هەسارەی زەویدا و لێکچوونی نێوان ئەو هەسارەی زەوی لە 188. ئەمە حاڵەتێکی زۆر دەگمەنە و لە ساڵی 2015دا دۆزرایەوە و زاناکان دەڵێن کە ئەم هەسارەیە ناوچەیەکی گونجاوە بۆ ژیانکردن و ئەم مەرجەش کاتێک ڕوودەدا کە هەسارەکە ئەوەندە لە ئەستێرەکەیەوە نزیک نەبێتەوە کەوا بکات زۆر گەرم بێ و زۆر دووریش نەبێت لە ئەستێرەکەی تا ئەو ڕادەی کە زۆر سارد بێت. ئەمە ژواتە کیپلەر ئەگەری زۆری هەیە ئاوی تێدا هەبێت کە هەبوونی ئاو لە هەر شوێنێک مەرزی سەرەکیە بۆ ژیانکردن. ئایا ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ژیان لەسەر هەسارێکی تر بوونی هەبوو ئامادەی زەوی بەجێ بهێڵێت و لە هەسارەیەکی تر ژیان بەسەر بەریت؟ ڕای خۆتانمان لە کۆمنت بۆ بنووسن. بەم جۆرە گەیشتنە کۆتایی بابەتی ئەمڕۆمان. ئەگەر بابەتەکەتان بەدڵ بوو ئەوە لایکی ڤیدۆکە بکەن و شێری بکەن لەگەڵ هاوڕێکانتان و سەبسکرایبی کەناڵەکەش لە یاد مەکەن بۆ ئەوەی هەمیشە بە چێشترین بابەتەکانتان پێ بگات. تا ڤیدۆیەکی تر خواتان لەگەڵ.
پاکێجی کیتس لە فاستلینگ ئینتەرنێتی پارێزرا و دڵنیایی بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ تەنها بە 20,000 دینار. لەگەڵ پاکێجی کیتس لە فاستلینگ ئینتەرنێتێک بۆ منداڵەکەت دابین دەکەیت کە هەموو ماڵپەڕە نەشا و خراپەکان سانسۆر کراوە. لەمە دووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری لە پاکێجی کیتس لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستپەی.